50 ڕۆژ ڕەنج و منێتی خۆم ناوەتەبانەوە هین نابێ ساپم ساغۆ نابێ الله فەقام بۆ دێ لەولێر بۆمان یەک کتابی هەیە لە دارەمان دەرەچێت لە پردێ دەرەچێت لە مەفسەدەکەی مەتعەمیدیە نایلن دەرچێت ئێمە صاحب دەوازنەکان کەوا ئیجازەمان نییە ئێمە هەمومان یعنیوانی کەوا دەوای ئیجازەمان نییە ڕێمان پێ نادرێت کە مشکمان ساغۆکەن ئیستەینەکەی من هاتوۆتە بەرهەم کاتۆتە بەرەم کە 50 ڕۆژە ڕەنج و مێنەتی خۆم ناوەتەبانێەوە و ماندووبوونەکەی خۆم ناوەتەبانێەوە حیساب ناتوانم ساقیکەمەوە و لە سەدرەکان ڕێمان پێ نادەن کەوا بیبین بۆ بڵین کە ببین کە خواری و عێراقەوە کەوە لە کەرکووک ساغەوە نابێ لە کەرکووک کە ساغشەوە بێ ئەو هەموو ماڵە لە چۆ ساغەوە بێ بە کەرکووک بە تاقۆ ساغەوە نابێت بێت خواری و عێراق و کتابمان بۆ بکەن و دایری زراعی ئێستا کتابمان بۆ ناکە و چەند جارێک چوونتە لای مەحافظش چونتە لای مەحافظش هەتا ئێستا هەر وتێتی بەسەر چاوە تا ئێستا هیچ شتێکمان بۆ نەکراوە بۆن من منتیقە عەرەبیەکانێک دەنی کێشەی نییە بەڵام منتیقە کوردیەکانە منتیقەی ناوشوان خاستە بەتایبەتی منتیقەی ناوشوان بە هیچ شێوەیە ڕێپێدراو نییە مریش کە ڕوا بە جنوب کێشەی نییە بەڵام منتیقەی ناوشوان بەتایبەتی منتیقەی ناوشوان ڕێپێدراو نییە ئەڵڵە فەقەمان بۆ دێ ئەڵڵە فەقەمان بۆ دێ لە هەولێر بۆمان یەک کتابی هەیە لە دارەمان دەرەچێت لە پردێ دەرەچێت لە مەفسەدەکەی مەتعەمیدیە نایلن دەرچێت لە کەرکووک ئەڵفمان بۆ دێ نایلن بلا بێتە داخل بێ نە ئەڵف هێلن نە جوزگێلن بە هیچ شێوە نایلن دەبێ هەموو شتێ بە پارە و بەڕەنج و مندێتی خۆمان بکەین ئێستاکانە جوزگەکەی مشکەی من هاتۆتە بەرهەم 50 ڕۆژە ڕەنج و منێتی خۆم ناوەتەبانێەوە هین نابێ ساپم ساغۆ نابێ